خاڵێکی تر لە چارەسەری گیانی چۆخایەتی بریتە لە نەرمونیانی لە ڕەفتارە. هەر تەمامەن وەکو ئەو سایەقە ئەگەر بە نەرمونیانی لەسەر خۆ ڕەفتاری کرد با 10 سایەش لە پێش ئەوە بڕن با مسابقەشکن ئەو گەنجێکی تایە گۆرانێکی خستۆتە سەری مەشغوڵە پێوەی و کچێک لە تەنیشتێوەتی و خۆی ئەنوێنێ چای لاقی بتەوە سەریا ڕۆشت و پێشکەوت من لەسەر قانونی خۆمەڕ ئەم جادەیە لێ نووسراوە 80 هەرەوەندە من لە سایتی خۆمەوە با سایتەکانی ترش گیران یا چۆڵ بن یا خەڵکی تر منافەسەی تیا بکەن. من مەسئولیەتم هەڵگرتنی مەسئولیەتی خۆمە ئیش و کاری خۆم لە گردنی خۆمایە. نەرمونیانی ژەڕۆم یەکێ لە صیفەتی سایقی ناجحیش لە وڵاتە ئەوروپیانە پێڵێن تۆ لە دەرەوەی جامەکەی خۆت جۆمەدە بەوەی کە ئەیبین بۆی کاریگەری لەسەر دروست نەکە نفسیان انفعالت پێ بکە تۆش تویتە ڕقەبەراتی یا بکەیتە شتێکی تر لەو بابەتەوە تەسیری لەسەر سیاقەتەکەی خۆت هەبێ. نەرمونیانی لە هەموو ڕەفتارێکە بە تاکید مایەی سەرکەوتنە. وەختە سەیری ڕەفتاری پێغەمبەری خواکەی عەلەیهی سەڵات وسەلام ڕەفتاری کۆتا نمونەی ڕەفتاری نەرمونیانە وەختێکیش کە لە بەرامبەر دوژمنە وەستێتەوە کۆتا شێوەی توند و تیژیە بەرامبەر بە دوژمن کەوا بووم پارسەنگێتی خۆمان پێویستە وا وەرگرین. خوای گەورەش ئەم جەستەیی وا دروست کرد ئەو هۆرمۆنانەی گڵاندەکانەوانەی بەرپرسن لە خۆشەویستی و سۆز و عاتیفە ئەو کاتانە ئەڕژێن کە سۆز و خۆشەویستەکەمانە جوور ئەو کاتانش کە انفعال گرتوین و جوامێری و ئازایەتیەکمان تایەمانەوە لەسەر داما و مەزڵومێک بکەینەوە ئەو کاتش انفعالاتی ڕقوقینە گڵاندی ڕقوقینە ڕژێن ئاوا پارسەنگەکەش لە لەشتا دروستە بێت و ئەم قورئانەش ئەو هۆرمۆنانەی ئاوا پارسەنگانە ئاڕاستە کرد. ففرمي ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة. ففرمي وإن أحد من المشركين استجارك فأجره حتى يسمع كلام الله. يعني تصور كيستو مدخلية شي سلفية شي استعداد إني أجول الصوفية بقري تو صوفية شي جول إخواننا أقري تو يقرتوية شي استعداد إني أجول الجهادية بقري تو جهادية كي استعداد إني أجول النورية بقري إخواني قرأ فرمي جول مشركة كي بقري حتى يسمع كلام الله تو أقر حجة ودليل تيوا من جوان قرتوا من مشركم لا تو كافر مرتدم هرشتكم باشر هاتو ما جو من بزانم دليلك كي تو تشيك كوتو تأمي شيء خود كبيتو هاي طاقة أو حدي زمان خوتي و طاقة الربازيش أم جماعتي خوتك لسي. وإن أحد من المشركين استجارك فأجره حتى يسمع كلام الله. بو بيغمبر الناس دارا فرمي عليه الصلاة والسلام واخفض جناحك لمن اتبعك من المؤمنين. باڵی تەواضعت نزم کەرەوە بۆ ئەو مسلمانانی شوێنت کرد. بەڵام کە دێتە سەر مواجهەکە بەم پێغەمبەری ڕەحمەتەن للعالەمین فەرمێ يا أيها النبي جاهد الكفار والمنافقين واغلظ عليهم تند تيجيش ببرامبري بمسلمانانش وافرمي يا أيها الذين آمنوا قاتلوا الذين يلونكم من الكفار وليجدوا فيكم غلظة. أما شوێنی ڕوبەڕووبوونەوەیە بەڵام ئەگەر کابرا هەستایە سەر پێ وتی دیلم وتی خۆم تەسلیمەکەم تۆشوتت باش ئەمانت دایە ئیتر تۆ بۆت نییە بیکوژی ئەو کات مادام ئەمانەکەت داوەتێ ئەویش بە ئەمان تێگەیشتووە. ڕەفتارمان کاتێک کە بە پێی شەرع بێ ئینفعالی خۆمانی تێناکەوێت قەت لێی پەشیمان نابینەوە چونکە تۆ دیفاعکردن لە دینەکە. بەڵام وەختێک ئینفعالی خۆتی تێکەوتۆ زۆر زوو هەست پێەکەی کە نەئەبوو ئاوڵێ چونکە تۆ هەوا و هەوەسی خۆتت تێکەڵ بە حکمە شەرعیەکە کردو عیبیش نییە لێی مراجعەکەی تۆ ئێستا لێی پەشیمان بیتەوە باشترەوە لەوەی لە قیامەتە بتێنەوە پێشەوە تاوەکو لێی پەشیمانە بیتەوە. کەوابوو نەرمونیانی لە ڕەفتارە سینەفراوانی گوێگرتن لە یەکتری سەبەبێکە دیسان بۆ چارەسەرکردنی گیانی شۆخایەتی چونکە کە تۆ گوێگری لە یەکێکی کێڵی سوبحان الله من ئەمە هەر زۆر لێی بێ ئاگا. من بۆ خۆم گوێم لە کاک ناسری سوبحانی ئەگەر ڕەحمەتی خوای لێ لە خزمەتی ئەبووم ماوەیە هەردووکیشمان فرار بووین لە ئێرانە خۆمان شارد بۆ لە ماڵێک ڕەحمەتی خوای لێ بە کە باسی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعینیە کرد عەرزم کردم کاک ناسر ڕەحمەتی خوای لێ بە لەعنەت لە قاتڵەکانیشی عەرزم کرد کاک ناسر ئەمەی جەنابەت باسیەکەی من لەم مەدارج السالکینەی ابن القەیمە ڕەحمەتی خوای لێ بە 3 مجەلەدە من ئەمەی تیا نابینم. رحمتي خوالي بفرمي خواهي قولا فرمي واتقوا الله ويعلمكم الله
تەقوای خواتان هەبێ خوا فێرتانەکە. ڕەحمەتی خوای لەبێ هەندێشتی تریشی باس کرد لەوەی کە ئینسان چۆن تەقواکەی زیاد دەکات، چۆن عیلمەکەشی زیاد دەکات، چۆن بۆ خوا ئەسوڵحێ. کاک ناسریەکە لەو بەڕێزانەی لەو 500 بەڕێز زیاتر لەو قیاداتی ئیشی ئیسلامی کە بە خزمەتی گەشت و مشتیان لێوە فێر. نەرمونیانی خۆ دوات لێکە هەست پێ بکەیت تۆ چەند بچووکی کە گوێ لە دەلیلی خەڵکی ترەوی. تۆ پێ دوایە سەنەدی حەدیثە گەزانی ئەزانی کە ئەمە نافع لە ئیبن عومەر لە پێغەمبەری خوا و ڕێوایەتی کردو عەلەیهی سەڵاتو وەسەلام کە ئەمە پێڵەن سەنەدی ذەهەبی هەموو کەسێک کە حەدیثی خوێندووی زانێ. تۆ بێ ئاگای لەوە یەکێکی وەکو ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ 100,000 حەدیثی بە سەنەدەوە لەبەر. پیاوانی سەنەدەکان هەمووی ئەناسێ زیاتر لە پیاوانی گەڕەکی خۆیان. هەموویان نەزانە لە چۆ لەدایک بوون و تەلەبەی چێبوون و کەی مردوون و حیفزیان چۆن بۆ دوایی خەڵەفاونیان نەعیلمەکان بە تەواوی گەیاندووە چیان لەبەر کردووە لە چۆ بوون. تۆ چیت لە چاوە؟ تۆ فەقیهی توانی ئەحکامی شەرعی باسکەی، تۆ خەڵکی کەت نەدیوە برە. ئێمە لەناو قیاداتی حەرەکەی ئیسلامی خۆمانەوە تەڵەن ناوی ناهێنم لە بەرەوەی هەندێک زۆر جاری وتوێتی کە حەز ناکەمەوە ناوبێن. ئێمە لە قیاداتی بزوتنەوەی ئیسلامیە لامان بووبرا حافظی قورئان، حافظی بوخاری. حافظی بوخاری 1500 حەدیث، دکتۆریش. لە حضوری مامۆستا سەمەح عوسمان ئاوی شەرمەکە من قورئان بخوێنم ئایەت بخوێنم. هەر شەرمەکەم ئایەتێ باس کەم کە مامۆستا سەمەح عوسمان ئیشارەتی پێداوە لە بەیانەکەمانە ئەم ئایەتە بنووسین. ئەو کە حافظ قورئانە لە شەرمەکەم ئەوە بڵێم. ئێبرا ئێمە کەسانی واشمان بوو، بەڵام ڕوحی جۆخایەتیەکە ئەم شرک و ڕیابازەی کە لە ناخمانە بوو ئێمەی هەڵوەشان خۆمانی وا لێ کرد. تۆ کە نەرمونیان بووی هەست پێەکەی بەرامبەرەکەت شدەزانێ. تۆ 100 کتێبت خوێندوتەوە، من 10 کتێبم خوێندوتەوە. بەڵام ئەم 10 کتێبەی من خوێندومە تۆ 5یان تۆ پێیت پێ نەبردووە، نازانی کەوا بوو من عیلمی 5 کتێبەکەم زیاتر لە تۆ پێیە. وفوق كل ذي علم عليم.